چیرۆکی گروپی تیرۆریستی داعش نزیکەی 5 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد. گرنگترین وێستگەکانی ئەو چیرۆکەش بریتی بوون لە داگیرکاری و خوێنڕشتن. ئەو چیرۆکە ڕۆژی 22 بارسی ساڵی 2019 لە گوندی باغۆزی سەر بە پارێزگای دێرەزور لە سووریا کۆتایی هات. ئەم پیرۆز دەکەن حملا باگەرە جزیرێ ئەنداوی لە باهۆزا مەزن و بچووک لە مخەیەم لەوێ دارێ مەبداوی کرد. کۆتایی هاتنی داعش کۆتایی هاتنێکی جوگرافیە، واتە لەم کاتە بەدواوە ئەو ڕێکخراوەی پانتاییەکی جوگرافی بەدەستەوە نەماوە، بەڵام پێناچێ وازوو فکری داعش کۆتایی بێت. بە تایبەتی ئەم کۆتاییە هاوکاتە لەگەڵ بێسەر و شوێنی ئابوبەکری بەغدادی سەرۆکی ڕێکخراوەکە کە ماوەیەک خۆی بە خەلیفەی دەوڵەتەکەی داعش دەناساند. لە سەرەتای دروستبوونی داعش لە عێراق و سووریا چەندین هۆکار هەبوون کە یارمەتی دەربوون بۆ ئەو گروپە تا بە شێوەیەکی ڕێکخراو کار بۆ ڕێخستن و فراوانبوونی دەسەڵاتەکانی لەو دوو وڵاتەدا بکات. لە عێراق کشانەوەی هێزەکانی ئەمریکا و خراپی ئیدارەکەی حکوومەتی نووری مالیکی بە تایبەتی بەرامبەر ناوچە سونەنشینەکان و پێشگوێخستنی خۆپیشاندانەکانی دانیشتوانی ناوچەکە وای کرد تیرۆریستانی داعش ئەو ڕەوشە بکەنە دەرفەتێکی گرنگ بۆ دزەکردنە ناو ئەو ناوچانە. هەر ئەوەش وای کرد کە بەر لە داگیرکردنی مووسڵ لە ساڵی 2014دا داعش بە شێوەیەکی ڕانەگەیەندرا و دەسەڵاتی خۆی بەسەر چەند ناوچەیەکی سونەنشیندا بسەپێنێت بێ ئەوەی لەلایەن هاوڵاتیانی ئەو ناوچانەوە هیچ بەرپەرچێکیان بدرێتەوە، کە ئەمە بۆ ئەبوبەکر بەغدادی دەرفەتێکی زێڕین بوو تا هێز بداتە بەر ڕێکخراوەکەی و سنووری دەسەڵاتەکەی زیاتر بکات. لە سووریاش داعش سوودی لەو ڕووداوانە وەرگرت کە ماوەیەک ناونرابوون بەهاری عەرەبی و لە ساڵی 2011 لە تونسەوە دەستی پێکرد. چیرۆکی بەهاری عەرەبی لە سووریا جیاواز بوو لەگەڵ چیرۆکی وڵاتانی تر، بەو پێی مۆسکۆ و تاران و حیزبوڵای لوبنانی لە پشتی بەشار ئەسەدمانەوە. بۆ داعش ئەم دەرفەتە جیاواز بوو بە تایبەتی کە زووتر و بەر لە دروستبوونی بەرەی نووسرا لە وڵاتەدا ئەبوو محەممەد جوولانی سەرکردەی بەرەی نووسرا باڵی دووەمی داعش بوو لە سووریا. بەمەش داعش بە زوویی لە سووریا گەشەی کرد و چەندین شاری خستە ژێر ڕکێفی خۆیەوە. داعش لە 10 حوزەیرانی ساڵی 2014دا هێرشی کردە سەر مووسڵ و توانی دووەم گەورەترین شاری عێراق بەبێ ڕووبەڕووبوونەوەیەکی ئەوتۆ بە جبەخانەیەکی زۆری چەکەوە داگیر بکات. داعش لە ڕۆژی 26 هەمان مانگدا لە ساڵی 2014 لە ناوچە داگیرکراوەکانی عێراق و سووریا خلافەتی ڕاگەیاند و ئابوبەکری بەغدادی وەک خەلیفەی دەوڵەتەکە ڕاگەیاند. وإن إخوانكم المجاهدين لە سێ ئابی هەمان ساڵیشدا داعش هێرشی کردە سەر قەزای شنگال و داگیری کرد. دواتر پارێزگاکانی ئەمبار، سەڵاحەدین و بەشێکی کەرکووک و دیالەشی داگیر کرد. بە گشتی یەک لە سەرسەی خاکی عێراقی داگیر کرد. لە خۆراوای کوردستانیش داعش لە 15 ئەیلولی ساڵی 2014دا هێرشی کردە سەر شاری کۆبانێ و دوای 134 ڕۆژ لە بەرگری لە 27 کانونی یەکەمی ساڵی 2015 بەهۆی خۆراگری هێزەکانی کورد لە خۆراوای کوردستان و یارمەتی هێزەکانی دژە تیرۆر و دواتر هێزی پشتیوانی پێشمەرگە شکست بە هەوڵی داعش بۆ داگیرکردنی کۆبانێ هێنرا. لە عێراق تیرۆریستانی داعش خواستی داگیرکردن و هێرشکردنە سەر هەرێمی کوردستانیان هەبوو. بامەژ لە سێ ئابی ساڵی 2014 مەخموری داگیر کرد. باوەژ مەترسی لەسەر هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان دروست بوو. بەو پێی داعش تەنها 3 کیلۆمەتر لە هەولێرەوە دوور بوو. بەڵام بە هەوڵی هێزەکانی پێشمەرگە و دژە تیرۆر و هێزەکانی هاوپەیمانان توانرا شکست بۆ پلانی داعش بهێنرێت. هەوڵەکانی داعش لە داگیرکردنی باشوور و خۆراوای کوردستان لە دوای ساڵی 2016ەوە لە هەردوو پارچەکەدا وەستێنران و ڕەوشەکە پێچەوانە بۆەوە و چەندین ناوچەی ژێردەسەڵاتی داعش لەلایەن کورد و بە پشتیوانی هاوپەیمانان کۆنتڕۆڵ کرانەوە. لە کۆتایی ساڵی 2017دا لە عێراق کۆتایی بە خلافەتەکەی داعش هێنرا. بەمەژ ئەو ڕێکخراوە هەموو هێزی خۆی لە سووریا کۆ کردەوە. بەڵام لە سووریا و لە باغۆزی سەر بە پارێزگای دێرەزور توانرا لە 22 مارس بە شێوەیەکی ڕسمی کۆتایی بە خلافەتی داعش لە ڕووی سەربازیەوە بهێنرێت. لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش هێزەکانی پێشمەرگە 1750 شەهید و 10729 برینداری هەبووە. لە باکوور و خۆڕەڵاتی هێزەکانی سووریا 11000 شەهید و 21000 برینداریان داوە. بەمەژ داعش لە عێراق و سووریا کۆتایی بە خەونی دەوڵەتەکەی هێنرا. ڕۆژی 23 مارسیش لە سووریا هێزەکانی هەسەدە و ئەمریکا لە ڕێو ڕسمێکدا کۆتایی هاتنی خلافەتی داعشیان ڕاگەیاند.